زیاتر لە مانگێکە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە ڤاکسینی وەرزی دژە ئەنفلۆنزا بۆ وڵاتیان و بەتایبەت بەرکەوتوانی چەکی کیمیاوی بەکاردێنێت. ڤاکسینەکە بۆ بەرگری لەشە لە توشبوون لە هەر جۆرە پەتایەک. ئەم ڤاکسینە وەک ئەوەی کە دیارە جیهانیە بەرگریەکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە بەرگری لەشیان لاوازە و بۆ هەموو جۆرە ئەنفلۆنزایەک ئەبێت و دوای ئەوەش ئێمە حاڵاتمان تۆمار کرا بوو کە ئەنفلۆنزای وەرزی بەڵام بە شێوازێکی سەخت لێرەوە داواکەین لە هاوڵاتیان ئەوانەی کە پێویستیانە سەردانمان بکەن و دوای ئەوەش ئێمە پێمان باشترە ینی خۆی زانستی ترە دوایەوەی کە لە ڕێگای پزیشکی سپۆڕەوە بێت. لەلایەن وەزارەتی تەندروستیەوە زیاتر لە 1300 دانە لەو دەرزیە بۆ هەڵەبجە داوین کراوە. بەڕێوەبەرایەتی خۆپاراستنیش بەسەر نەخۆشخانەکاندا دابەشی کردووە. بەرکەوتوانی چەکی کیمیاویش بۆی لاوازی و کەمی بەرگری لەشیانەوە زیاتر سوودمەند دەبن و ڤاکسینەکەیان بۆ بەکاردێنرێت. جێگری بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەش ئاماژە بۆ دەکات تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە هیچ جۆرە حاڵەتێکی ئەنفلۆنزا تۆمار نەکراوە. ڕێوشوێنەکانی خۆپاراستنیشیان گرتووەتە بەر. لەخوا بەزیابێ ئێمە لەم ساڵدا کە زۆرترین پەتایی وەرزی بڵاوبوویەوە لە چاو ساڵەکانی ترە بەڵام دوایەوە کە تەنسیقێکی باشمان لەگەڵ بەڕێوەبەراتی خۆپاراست نەکردووە بۆ ئەوەی کە لقاحی پێویست بۆ کوتان هەم بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی هەم بۆ ئەو هاوڵاتیانێک کە پێویستیان بۆ لقاحاتە هەیە دەست بەجێ مەڕێکاری یاسایمان گرتە بەر هیچ جۆرە ڤایرۆسێک و هیچ جۆرە حاڵەتێک لەو ڤایرۆسانە لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە تا ئێستا تۆمار نەکراون بە خۆشحاڵیەوە. هەڵمەتی کوتانی وەرزی دژە ئەنفلۆنزا بەردەوام دەبێت و هەموو هاوڵاتیەک لە ڕێگەی پزیشکی پسپۆڕەوە دەتوانێت بۆ بەرگری لەشی و خۆپاراستن لە هەر پەتایەک ئەو ڤاکسینە بەکاربێنێت. بەڵام زیاتر بۆ کەسانە بەکاردێنرێت بەرگری جەستەیان لاوازە و زوو تووشی پەتا و نەخۆشی دەبن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.